ساتی بردومانی بنکە و بارەگاکانی کۆمەڵەیە لە زرگوێز. هێرشەکان لە ڕێگەی درۆنی خۆکوژ و موشەکەوە بووە و لە کاژمێر دەی سەر لە بەیانیەوە 6 جار بردومان کراوە. شاد حاڵەکان باسی ساتی ڕووداوەکە دەکەن. بردومانی بارەگاکانی کۆمەڵە لە زرگوێز 3 برینداری لێکەوتۆتەوە. بەرپرسانی حیزبەکە دەڵێن کوژراومان نەبووە. لێدانەکە ئێستا کۆتایی پێ نەهاتووە مەسەرەتایە هەشتن 5 ڕۆژ لەوە پێش لە 5 ڕۆژ لەوە پێشەوە لە شاخلی دەدا لە مقڕەکانی ئێمە بەڵام ئێستا بەگشتی هەموو حیزبەکان تۆباران کراوە هێژش کراوەتە سەر هەموو حیزبەکانی ڕۆژهەڵاتدا. بەڵێ بریندارمان هەیە 4 بریندارمان هەیە لێرە 4 دانەمان هەیە. برینەکانیان سەختەیان ناش بە خۆشحاڵی و برینەکانیان سەخت نیە چونکە ئامادەکاری پێشترمان کردبوو لە مێژ بوو ئێمە ئامادە بووین بۆ هێرشانە. خەڵکی گوندەکانی سنووری زرگوێز و نزیک لە بارەگاکانی کۆمەڵە لە ترسی دووبارەبوونەوەی هێرشە موشکیەکان ماڵەکانیان چۆڵ کرد. زۆربەیان دەڵێن تا دۆخەکە ئارام نەبێتەوە ناگەڕێنەوە گوندەکانیان. بەرپرسێکی سەربازی کۆمەڵە دەڵێت پێش چەند ڕۆژێک ئاگداری ئەوە بوون کە بردومان دەکرێن و زۆربەی ژن و منداڵەکانیشان نردوو بۆ شوێنێکی دیکە و تەنانەت لە کاتی ڕووداوەکەش تەقەیان لە درۆنەکان کردووە و ئامادەش نین بارەگاکانیان چۆڵ بکەن. وەیتر ئەم هەڕەشەیە کردو لە ئێمە ئەمڕۆ لە سەعات 10:04 بوو تقریبان 2 تەقینەوەی کرد هەر بە درۆنەکان دوای 2 تەقینەوەکە نزیک 16 درۆن داگەناو دو ئوردو 16 تا 18 درۆن داگەناو دو ئوردوگاکەمانە ئەو لای کۆمەڵی شۆڕشگێر و ئێمە ئەو شوێنگەلە یامە بەستی بوو شوێنە عمومیەکان ئێمە بوو شوێنی کاروبارمان بوو وەک ڕاگەیاندن کۆمسیۆن نازانم جێگەی فێرگەکەمانین ئاموشکاوانە گوردان فلان ئەو شوێنگەلیە کوتا بەڕاستی خۆشتان نازانمەوە ڕسمشتیان لێ گردووە هەموو وێران کردگەیەکە خۆشبەختانە لەم تەقۆشتا کە لێدانا بووە چۆن ئێمە ئامادەگیمان بوو قبلەوە خانەوە دۆشتەکانمان لە ئوردوگانە بوو هەمومان سلامەتین جیالەوە 1-2 کەسمان بریندارێکی سەدحی بووە 3 کەس بریندارەکانیان زۆر جزئیاوە هەر لای خۆتانەوە وێساگن دانێ دوانیان. ئێستا ئەندامانی کۆمەڵە و بەرپرسەکانی خۆیان ئامادە کردووە بۆ هەر ئەگەرێک لەسەر دووبارەبوونەوەی هێرشەکان بۆ سەر بنکە و بارەگاکانیان. گەرچی ئێران هۆشداری داوە بە هەرێمی کوردستان و حیزبە ئۆپۆزیسیۆنەکان کە ئەگەر بارەگاکانیان لە هەرێم چۆڵ نەکەن ئەم هێرشانە بەردەوام دەبێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام گوندی زرگوێز.